سەرکردەکانی تورکیا و ئیسرائیل لەسەر ئایندەی سووریا لە ململانێدان شیکاران دەڵێن ئیسرائیل بە شێوەیەکی پەرەسەند و نیگرانە سەبارەت بە ڕژێمی نوێی سووریا و پەرەسەندنی نفوزی تورکیا بەسەر سەرکردایەتەکەیدا. ڕوانگەی ئیسرائیلی ئەوەیە کە ئەوەندە گەشتبین نییە بە داهاتووی سووریا لە ڕووی ئەوەی کە دەبێتە هەڕەشەیەکی ئەگەری بۆ ئیسرائیل و لەژێر ڕۆشنایی ئەم مەترسیە ئەگەریەشدا هەژمۆنی تورکیا مەترسی لەسەر ئیسرائیلیش دروست دەکات. پاڵپشتی توندی ڕەجەب تەیب ئۆردۆغان سەرۆکی تورکیا بۆ حەماس کە ئەمریکا بە ڕێکخراوەکی تۆرۆریستی ناوی بردووە پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئاڵۆزتر کردووە و ئێستا سووریا هەڕەشەی ئەوە دەکات کە ببێتە سەرچاوەیەکی نوێی گرژی. ئۆردوغان لەم مانگەدا لە وتارێکیدا کە بە شێوەیەکی بەرفراوان لێک درایەوە و بە شێوەیەکی پەردەپۆشکراوی سووک هۆشداریدا بە ئیسرائیل کە واز لە تێکدانی فەرمانڕەوا نوێیەکانی دیمەشق بهێنێت. ئەوانەی هیوادارن سوود لە نەسەقامگیری سووریا وەربگرن بە وروژاندنی پەیوەندیە نەژادی و ئاینیەکانی ئەو وڵاتە پێویستە بزانن کە بە ئامانجەکانیان ناگەن. وتارەکەی ئۆردوغان دوای پێشنیارێکی بنیامین نەتەنیاهو سەرۆک وەزیری ئیسرائیل بۆ پشتیوانی لە کەمینەکانی دروز و کوردەکانی سووریا هات. شیکاران دەڵێن ئەنکەرە و ئۆرشەلیم بۆ چوونی دژبەیەکیان هەیە سەبارەت بە داهاتووی سووریا. تورکیا دەیەوێت دەوڵەتێکی یەکگرت و ئەمن و سەقامگیر لە ژێر دەسەڵاتی شێرعدا ببینێت. لەلایەکی دیکەوە ئیسرائیل دەیەوێت سووریایەکی لاواز و پارچە پارچە ببینێت. خەمی سەرەکی ئیسرائیل هەمیشە ئاسایشی سنوورەکانی باکووری وڵاتەکەی بووە. هێزەکانی ئیسرائیل خاچی سووریایان بە درێژایی سنووری باکووری سووریا داگیر کردووە کە زۆرێک لە کەمینەکانی دروزەکانی سووریا لەوێ نیشتەجێن. بەڵام ڕۆژی دووشەممە هێزەکانی سووریای دێموکرات بە سەرۆکایەتی کورد ڕێکەوتنەکیان واژوو کرد بۆ یەکخستنی ئیدارە و سوپاکەیان لەگەڵ حکوومەتی ئینتقالی سووریا. هێزەکانی سووریای دێموکرات بەشێکی زۆری سووریای کۆنتڕۆل کردووە. لەگەڵ توندکردنەوەی کۆنتڕۆلی دمەشق شیکاران دەڵێن ئیسرائیل نیگران دەبێت لە فراوانبوونی ئامادەیی سەربازی تورکیا لە ناوخۆی سووریادا. بەتایبەت ئەگەر تورکیا بێوێت پێگەی سەربازی هەبێت لە باشووری ئەم وڵاتە بە ڕەزامەندی حکوومەت لە دیمەشق ئەوە هەردوو لە ڕووی هێزی سەربازیەوە زۆر نزیک دەبنەوە و ئەمەش بە بۆچوونی من دۆخێکی مەترسیدار و ناجێگیر و گرژەیە. شیکاران هۆشداری دەدەن لەوەی کە ئامادەبوونی سەربازی بەو شێوەیە ئەگەر درێژ بکرێتەوە بۆ ئەوەی بنکە ئاسمانیەکانیش بگرێتەوە دەتوانێت هەڕەشە لە دەستگەیشتنی ئیسرائیل بەبێ بربەست بۆ ناوچەی ئاسمانی سووریا بکات. لەگەڵ ئەوەی ئۆردوغان و نەتەنیاهو ناحەزی و بێمتمانەیان لە یەکتری نەشاردەوە شروڤەکاران هۆشداری دەدەن کە ئەم ڕکابەریە هەڕەشەی فراوانبوونی بۆ ناو سووریا دەکات. ئەمەش گواستنەوەی ئەو وڵاتە لە ڕژێمی ئەسەدەوە زیاتر ئاڵۆزتر دەکات. بۆ دۆریانە جۆنس حەیدەر کەریم دەنجی ئەمریکا.